بێڕێزیەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەرۆکیی فەڕەنسا بە ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناڕەزایی ڕایگشتی جیهانی ئیسلامی لێکەوتۆتەوە کە هاوڵاتیانی کوردستانیش بەشێکن لێی. هاوڵاتیانی کوردستان کە زۆرینەی هەرە زۆریان موسڵمانن پێغەمبەر و پیرۆزیەکانی دیکەی ئاینەکەیان بە هێڵی سوور دەزانن، داوای هەڵوێستی مەدەنیانەش بۆ ئیدانەی هەر بێڕێزیەک دەکەن. ملەتی کوردی موسڵمان دەگەر هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام یعنی ئارەزومەندانە مسلمان بە لۆیە بەڕاستی ملەتی مسلمانی کورد یعنی بە هەموو شێوێک یعنی داکۆچی و پشتگیریەکە لە سەرخستنی پێغمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وسەلام بە پارەبی بە قسەبی بە لێدوان بی بە هەموو ڕێکارێکی مەدەنی بی بە خۆ پیشاندان بی بە ئیمزام کۆکردنەوە بی و هەروەها بە بایکۆتکردنی شتی فەڕەنسی بۆ من ئەوانەی ئەوروپا کە زۆر لە بواری ئابووری کاڵاکانیان ڕەوانی وڵاتانی مسلمانەکەن بەسەگە ئینسان وڵاتانی ئیسلامی یعنی بایکۆتی کاڵەکانە بکەن یعنی لە ڕووی ئابووری فەشەلیان پێخوات چونکە ڕێژەیەکی زۆر هاوردێ وڵاتانی ئیسلامی ئەکرێت. من وەکو هاوڵاتیەکی کورد بەتوندی ئیدانی ئەو کارێ فەڕەنسا دەکەم کەوا بێڕێزیکردنە بەرامبەر بە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و هەروەها وەکو هەڵوێستێک مسلمانان ئەبێ لەو کاتەدا دەبێ بایکۆتی کاڵای فەڕەنسی بکەن. بەڕاستی ئەضعف الئیمانیشە ئینسان ئەگەر بێت و قسە بە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بگۆترێت ئینسان بێدەنگ بی لێی و داواکارم لە مسلمانان ئەگەر بێت و هەڵوێستیان نەبی لەسەر ئەو شتەی بەڕاستی ئەضعف الئیمانە و کە ئیمان لاوازی. بانکخوازانی ئیسلامی دووپاتی دەکەنەوە. شەپۆڵی توندڕەوی لە فەڕەنسا پەردە لە سەردەمەرگیری بەشێک لە سیاسەتمەدارانی ئەوروپی هەڵدەداتەوە، هەروەک دروشمەکانی ئازادی ئاین و ئازادی بیر و باوڕیش کە ڕۆژئاوا شانازی پێوە دەکات دەخاتە ژێرپرسیارەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەوەی لە شەئن و لە مەرتەبە و لە پایە و پلەی کەم نابێتەوە چونکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا پایە و پلەی پێغەمبەری خوای بەرز کردوتەوە عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ناوی پێغەمبەری خوای لەگەڵ ناوی خۆی داناوە لە بانگ لە قامەت و لە نوێژدا لە هەموو ئەو شوێنانەی کە جێی ڕێز و حورمەتن کە پلە و پایەبەرزی پێغەمبەر دەردەخا عەلەیهی سەڵات وسەلام. ئیمتیحانێکی خوایە لە بۆ ئیمانداران، ئیمانی ئیماندارانی پێ تاقی ئەکرێتەوە بزانین چەندە ئیمانیان هەیە، بزانین مسلمانان چەندە غیرەتیان ماوە چەندە قووەتیان ماوە. ئەگینا کاروانی ئیسلام بەو شتانە ڕاناوەستەوە. پێغەمبەری صلی الله علیه وسلم خوا فەرموویەتی جەل جەلاله وەڕەفەعنا لەکە ذیکرەک. اینجا لە مانجی مەولود دەیکەن کە دەزانن مسلمانان چ گەورەیەکی ئەو بۆنەی پیشانی خەڵکی دەدەن لە خۆشەویستی پێغەمبەری صلی الله علیه وسلم. أشهد أن محمدا رسول الله. ئاینی پیرۆزی ئیسلام لە وڵاتانی ئەوروپا بەردەوام لە گەشەی فراواندایە. لە فەڕەنساش بە دووەم ئاین دێت و پەیڕەوانی بەردەوام لە زیادبووندان. هەر ئەمە شوای کردووە ڕابەرانی ڕاستڕەوی دەمارگیر تەنگەتاو ببن و پەنا بۆ بێڕێزی و ئیستیفزازکردنی مسلمانان بەرن تا وەکو کاردانەوەی جالیەی ئیسلامی بکەنە بیان و بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ئاینی و تەنگ پێهەڵچنینی پەنابەرانی وڵاتانی ئیسلامی. هاتنی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بووە مای ڕزگارکردنی مرۆڤایەتی لە ژێردەستەیی و کۆیلایەتی، جیاواز لە ڕێسکە و ڕێبازەکانی تر کەوا بەردەوام مرۆڤەکان دەچەوسێننەوە. تا دنیاش ماوە پەیڕەوانی ڕێبازی ئیسلام لە زیادبوون و بەردەوامبووندان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.